بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوتان لێ بێ و ئەم هەموو کاتێکتان باش. من ڕاست کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواستان پێشکەش دەکەم. لەم بەرنامەیەدا باز لە گرنگی کا دەکەین، کات وەک سەرمایەیەکی گرنگی مرۆڤەکان. شاعیر و عاریفی خواناسی کورد مەحوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لەبارەی بەهەدەردانی کات و بەزایەچوونی تەمەنی مرۆڤەکانەوە لە یەکێک لە قەسیدە جوانەکانیان دەفەرمێ لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بەبا عمرم، خدا تۆ بمژێنە تا لەبەر قاپی کەسێک دەمرم، بەڵایە چوو لە مالا یعنیە وەقتم هەموو یعنی، دەبێ وەقتێ لە بولوەقتێ بخوازم تا تیا بمرم، ئەجەل دەورم دەدا حاضر بە وادەی دەور و تەسلیمە، منی غەفڵەت زەدە هێشتا خەریکی مەسئلەی دەورم. لە یەکێک لە شعرەکانی دیکەیدا دەفەرمێ لە چەندوچوونی دنیادا بەضایعچوونی عمرم چەند، خدایە بەس بەزایعچم بە حەقی ذاتی بێچوونت. بێگومان کات لای گەورە پیاوان و شارەزایان یام لەوانەی کەوا خاوەن فام و هۆشیارین گرنگیەکی ئەوتۆی هەبووە. بۆیە دەبینین پیاوێکی گەورەی وەکو ئیبن القەییمی جەوزی کە یەکێکە لە زانا گەورەکانی ئیسلام دەفەرمێت لە گەورەترین لە دەستچووەکانی مرۆڤ بریتین لە دەستدانی دڵ و کات. لە دەستدانی دڵ بەهۆی وابەستەبوونی مرۆڤ بە ژیانی دنیا و لە دەستدانی کاتیش بەهۆی هیوا درێژیەوەیەتی بۆ ژیانی دنیا. هەروەها یەحیای کوڕی محەممەدی کوڕی هوبەیرەی مامۆستا ئیبن القەییمی جەوزیش دەفەرمێ بە نرخترین شتێک ئەی مرۆڤ کە پاراستنیت پێسپێدراوە کاتە، کەچی دەتبینم بە فیڕۆدانی بەلاتەوە زۆر ئاسانە. ئیمامی عەلیش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ کات وەکو شمشێر وایە ئەگەر تۆ نەتوانی ئەو ببڕی و ئیستفادەی لێ بکەی ئەوە بە پێچەوانەیە بێگومان ئەو تۆ دەبرێت. خوای گەورە لە چەندین ئاەتی قورئانی پیرۆزدا باسی گرنگی کاتی کردەوە، تەنانەت سوێندیشی پێ خواردووە. مرۆڤ چۆن بتوانێت سوود لە کاتەکانی وەربگرێت، چۆن بەرنمەیەکی شیاو بۆ کاتەکانی دابنێت، چۆن کاتەکانی ڕێک بخات و بەو شێوەیە کە پێویستە بەرهەمیان تیا زیاد بکە و بەرهەمی هەبێت. لەم بەرنمەیەدا باز لە گرنگی کا دەکەین بۆ ژیانی خۆمان، بۆ ژیانی مرۆڤەکان و چۆن سوود لە کاتەکانمان ببینی. بە میوانداری زۆر بەڕێز خات و تریفە جەلال ڕاهێنەری گەشتپێدانی مرۆیی. تریفەخان زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوونت. سەرچاوم سەلامت زۆر سپاس دەکەم. بژیت زۆر سپاس. سەرتا پێم خۆشە لەو پرسیارە دەست پێ بکەم بزانم کات چییە و بەچی دەگوترێت کات؟ بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان. طبعاً کات گرنگترین شتە کە لە مرۆڤ پێی بەخشراوە. کات زۆرێک لە زانایان پێناسی جیاوازیان بۆ کات کردووە. یەکێک لەو پێناسانە ئەوەیە کە کات ژیانە یاخود کات یەکسانە بە تەمەنی مرۆڤ. کاتێک کە ماڵین کات ژیانە یاخود کات یەکسانە بە تەمەنی مرۆڤ. ئیتر ئەم پێناسەیە وا بزانم باشترین پێناسەیە یاخود پڕبایەخترین پێناسەیە کە ئێمە پێناسی کاتی پێ بکەین. کاتێک کاڵین کات تەمەنی مرۆڤە. کاتێکە وتمان تەمەنی مرۆڤە یعنی ئەم تەمەنی تۆ هەموو چرکە ساتێکی بریتێ لە کاتەکانی تۆ ئەو کاتانی کە پێت بەخشراوە. گەورەترین سەرمایە بەخشراوە بە مرۆڤ کە ئەویش کاتە کە ئەویش تەمەنێتی. بۆیە زۆر گرنگە بزانین بەم سەرمایی کە بەخشراوە بە مرۆڤ، ئەم کاتی کە بەخشراوە بە مرۆڤ چۆن بتوانین بەرهەمی بێنین، چونکە کات بەرهەم ئەهێنرێ. کات وەکو چۆن ئەڵین کەسانێکن کات بە فێڕۆ ئەیان لە هەمان کاتا کەسانێکی شان کات بەرهەم ئەهێنن. کەواتە ئێمە زۆر گرنگە بتوانین بە پێی ئەو پێناسەیە چۆن بتوانین کات کە یەکسانە بە تەمەنمان بەرهەمی بێنین. زۆر باشە. کەواتە بایەخ و گرنگی کات بۆ مرۆڤ لە چیدایە؟ بەڵێ طبعاً کاتێک مرۆڤ ئەزانێت کە ئەو کاتی کە هەیەی زۆر بە نرخە، ئەم تەمەنی کە هەیەی زۆر بە نرخە، طبعاً ئەو مرۆڤانی کە ئەتوانن بەعنی دان بە گرنگی کاتا بنێن زیاتر ئەو مرۆڤانن کە خاوەن ئامانجن، خاوەن پەیامن، خاوەن دیدگان. چونکە کاتێک کە مرۆڤ ئامانجی هەبوو، پەیام و دیدگای هەبوو لە ژیانە، ئەو کاتە گرنگی کات ئەزانێت چییە. بەڵام کاتێک کە ئەمانە نەبوو لە غیابی ئەم سێشتەیە ئەبینێت کاتەکانی بە فیڕۆ ئەڕوا، کاتێکاتیشی بە فیڕۆ ئەڕوا لەوانێت تۆ خەفەتی بۆ بخۆی بەڵێ چۆن ئەم کاتی خۆت بە فیڕۆ ئەیت، چونکە یەکسانە بۆی کە تەمەنی خۆی بە فیڕۆیە. بەڵام لەواچێ بڵێ ئەگەر کات بە فیڕۆ نێن بۆ منە لاوچە هەندێک کار بکە بەلای تۆ کات بە فیڕۆیان بێ، بەڵام خۆی نازانێ. کاتێک کە پێی ئەڵێ بۆ ئەم کاتی خۆت بە فیڕۆ ئەیت ئەڵێ ئێگەرەوە نەکەم ئەی من چی بکەم، چونکە بەرنامەیەکی تر نییە لە ژیانیە، ئامانجێک نییە کە لە پێناویە بژی، دیدگایەکی نییە بۆ خۆی، پەیامێکی نییە کە خاوەن پەیام نەبوو سەرەکی کاتەکانی لە زۆر شتا بە فیڕۆ ئەیە. کاتێک کە پێشی ئەڵێ نازانێت ئەگەر ئەمە نەبێ بەدیلی ئەمە ئەی چی بکات. بۆیە ضرورە یعنی کاتێک کە مرۆڤ نرخی کاتەکەی خۆی زانی ئەویش ئەو کەسانن کە ئامانجیان هەیە
کە کاتی ئامانجت هەبوو ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئامانجەکە ڕۆشتی گرنگی کاتت بۆ دەرەکەوێ. ئێستا ئێمە زۆرێک لە زانایان باسی کاتەکەن. طبعا خی گەورە ئەوە هیچ ینی سوێندی خواردەوە بە کات لە چەندین ئاەتە کە سوێند خوراوە بە کات والعصر والفجر والضحى ئەمانە هەمووی خی گەورە سوێندی بە کات خواردەوە لەبەر گرنگی کات. جگەلۆش کە پێغەمبەر صلی الله علیه و سلم چەندین فەرمودەی هەیە لەسەر گرنگی کات کێکێک لە فەرمودەکانی فەرمێ نعمەتانی مەغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ. يعني دوو نعمەت هەیە کە زۆرێک لە خەڵکی زەرمەندن تایە کە ناتوان سوودی لێوەربگرن. یەکێک لەو نعمەتانە الصحة لەش ساغیە ئەوی تریشان کاتە یعنی فراغە کاتێکی فراغت هەیە چۆن ئەم کاتە ئیسیسماری کەیت و بەرهەمی بێنی لە خۆتە. ئەمە جگەلەوەی کە خی گەورە سوێندی پێخواردو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیە باسی کردووە زانایانیش لە بواری گەشەپێدانە زۆر گرنگی کاتیان باس کردووە. یەکێک لەوانە دکتۆر تارق سوێدان کە باسی گرنگی کاتەکە بابەتێکی هەیە بە ناوی ڕەتب حیاتەک ئەڵێ ژیانت ڕێک بخە. ئەڵێ کاتێک کە ژیانت ڕێکەخەی ئامانج و پلان دەخەیتە ناو ژیانتەوە ئەوە معنای ئەوەیە تۆ کە ژیانی خۆتت ڕێکخست یعنی کاتەکانی خۆتت ڕێکخست. کەواتە کات ئەم گرنگی زۆرەی هەیە ئەم بەها گرنگی هەیە لە ژیانە کاتێک کە تۆ بەو بەها گرنگیەوە سیرت کرد ئەو کاتە ئەزانی کە چۆن دقە بە دقی ئەم کاتە چۆن بەرهەمەهێنی. بۆچی بەشێکی زۆر لە مرۆڤەکان هەر پسەری کۆمەڵگەی خۆمان بکەین لە ئاست ئەم گەنجینە و سەرمایە گرنگەی ژیانمان کە هەر وەکو جەناب دەفەرمی بریتە لە ژیان و تەمەنی خۆمان بێ ئاگا و وەکوڵێ خەمساردین. بەڵێ طبعا ئێمە بەپێ ئەوەی کە من چەندین ساڵە خولی بەڕێوەبردنی کات ئەڵێمەوە یەکێک لەو کێشانی کە ڕوبەڕووی خەڵکە بێتەوە دوو مرۆڤمان هەیە لە هەر لە کۆمەڵگەی خۆمانە هەندێکیان ئەوەیە کە هیچ ئیش و کارێکیان نییە فەراقێکی زۆریان هەیە لە ژیانە ئەو کاتە زۆرە ئەو سەرمایە زۆری کە پیان بەخشراوە نازانن چۆن بەرهەمی بێنن. هەندێکی ترمان هەیە پێچەوانەی ئەمانن ئیش و کارێکی زۆریان هەیە یعنی وان لێ هاتۆ فریان ناکەون دوو دەوامیان هەیە ماڵ و مناڵیان هەیە کۆمەڵی ئەرک و مەسئولیت لەسەریانە یعنی وان لێ فریان ناکەون کاتەکان چۆن ڕێک بخەن. کاتی ئەم دوو نوع کەسانەمانەیە لە هەردووکیەت بۆ دەورەی ڕێخستنی کات لە هەردووکیانە یەن لەوانشمان هەیە کە کاتی زۆر و نازانێت چی لێ بکات لەوەشمانەیە کە کاتی بۆ نەماوەتەوە یعنی خواخواتی ڕۆژێک تۆزە سعاتێ زیاتر بێ و فرای شەکانی بکەوێت. طبعا ئێمە چێکی لەم حاڵەتانەیە بران تێرەسی باسی گرنگی کاتەکە یەکێک لەو کتێبانی کە دایناوە یەکێک لە کتێبە بەناوبانگەکانە کە باسیەوە کاڵە بۆ قەکەت قوت بە باسیەوە کاڵە ژیانی خۆت ڕێک بخە بزانە کارە گرنگەکان چییە ئەڵێ هەمیشە لیستێ بۆ خۆ دروست بکە بۆ کارانی کە ئەتەوێت بیکەیت. ئەڵێ مرۆڤ ناتوانێت هەموو ئیشێ بکات ناتوانێت هەموو کارێ بکات ناتوانێت ژیانی خۆی سەرقەڵکە بە هەموو شتێکەوە یعنی تۆ گەر سیرکرد لە بەیانیەوە هەڵەسی لەخەو ئەگەر کاتێکدانی بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان کاتێکدانی لەگەڵ هاوڕێکان تا بچیتە دەرەوە کاتێکدانی بۆ ئیش و کاری ناوماڵ کاتێدابنی بۆ دەوامی خۆت کاتێدابنی بۆ خوێندنەوە بۆ وەرزشکردن بۆ تەلەفۆنات بۆ کۆمەڵێک شتی تر ئیداریات و وردەکاری و یعنی سیرکردنی تەلەڤیزۆن و ئەمانە ئەڵێ گەر تۆ بتەوێ هەموو ئەمانە لە ڕۆژێکا پێی بێگومان فریان ناکەویت ناشتوانی 24 کاتژمێر قەت بەشی ئەوانە ناکات لەبەرەوەڵێ کاتێک کە تۆ لیستێ بۆ خۆدانی ناچاری هەندێک شت لە ژیان تا ڕۆژانە بیکەیتە دەرەوەی لیستەکە یعنی لە ژیانی خۆت لای بێ ئەگەر زانیت وردۆر دەبەرەوە ئامانجەکەتە ڕۆی وردۆر دەژیانت بەرەو ئەوە ڕۆ ئیسیسمار بکەی لە کاتە پێویستەکە هەندێک شت کە زیادەیە لە ژیانی تۆیە وردۆر دە زیادەکان لابی بۆیە قایمەیەک دروست دەکات بۆ هەموو کەسێک ئەڵێ ئەم قایمەی پێوترێ 80/20 ئەڵێ یاسای 80/20 بەکاربێنە جاگەر بزانین یاسای 80/20 چییە؟ یاسای 80/20 دەڵێ لە 120 چالاکی بکە بەڵام بزانە ئەو لە 120 لە 180 بەرهەمت باتێ ئەن تۆ ڕۆژانە ئەو ئیشانی کەیکەیت هەموو بەیانێک هەڵەسی لەخەو ئەو چالاکیە گرنگانە چێکە من بیکەم لە 120 کاتم بەرێ ینی بۆ من لە 120 چالاکیم بەرێ بەڵام لە 180 بەرهەمم باتێ. ئەمە زۆر مهمە ئەگەر مرۆڤ بتوانێت لە ژیانی خۆیان تەطبیقی کات. بۆ نمونە تۆ هەر کارێکێکی ڕۆژانە ئەم کارە مادەم تۆ ئامانجە دیاری کراوە لە ژیانە هەر کارێکێکی چەنێ لە ئامانجەکەم نزیک مەکاتەوە چەندێک وام لەکە بەرهەمی لە 180 باتێ کاتێککە هەر کارێکێکی ئەزانی کە بەرهەمی هەیە لە ژیانی تۆ ژیانی تۆ بەرەو پێشە بە ئەیکەیت هەر کارێکی ژەزانی بێبەرهەمە ژیانت هیچ گۆڕانکارێکی تیانە بۆ ئیشە بیکەی هیچ بەرەو پێشش ناچی وردۆر دەلەو ئیشانە لایە لە ژیانی خۆدا وردۆر دەمەیکە بۆ نمونەیەکی گەشتانی کە کات زۆر بە فێڕۆەیە کە زۆری خەڵکی ژیانی گیریان خواردەوە بەدەستەوەیشەوەیە زۆر بەکارێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە زۆر بەکارێنانی یاری ئەلکترۆنیەکانە زۆرێک لە زۆر دانیشتن و ئیدمان بە دیار تەلەڤیزۆنەوە کە هەندێک بۆ نمونە بەرنامە هەیە کە لاچە سوودێکی وای نەبێ وەکو ئەفلامە مودەبلەجەکان یان زۆرێک لەو شتانە ئەبێ ئەو کاتە بزانی ئایا ئەمە چەندێک ژیانی تۆ بەرەو پێشەبات ئەگەر زانیت ئەمە کات بە فێڕۆدانە ئەوە وردۆر دەبێت لە قائیمەکەی خۆتا لای بیت کەمی کەیتەوە بۆ نمونێ ناڵین واز لە هیچیان بێنە بەڵام مەڵین کەمی کەرەوە ڕۆژانەوە بکە
کاتێک کە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکانی بەپی کاتی خۆی کاتی بەرێ چەندێک پێویستی تۆیە چەندێک ئەتوانی سوودی لێوەربگری هەر ئەوەنە کاتی بەرێ بەڵام کە زانێت ئەچێتە دەرەجەی ئەوەی کەیتر کاتەکانت بە فێڕۆبا بوەستەلی کەواتە لێرە چیمان فێرەکە فێری ئەومانەکە هەر چالاکیەکە ئەزانی بێبەرهەمە بوەستەلی مەیکە کاتێک کە نایکەیت ئەو کاتە ئەگەڕیتەوە بۆ ئەو چالاکیانی کە بەرهەمدارە لە ژیانی تۆیە کە لە سا هەشتا بەرهەم ئەیا بە ژیانی تۆ هەمیشە یاسای لە سا بڵین هەشتا بە 20 ئەو یاسای بەکاربێنی ینی ژیانت بەرهەمدارە بێت کاتەکانی شت بە فێڕۆ نادێ ئەتوانیت لە ماوەیەکی کەمیشە زۆرترین ئیسtismار بکەی لە کاتە ڕاستە تریفەخان زۆربەی زۆری کۆمەڵگەکانە بینین کات بەهایەخێکی گەورە و بەهایەکی گەورەیە کات بەهایەکی گەورەی هێلاین بۆچی لە کۆمەڵگەی ئێمەدا چ شتێک بۆتە هۆکاریەوەی کە کاتەکانمان ئەو بەها و قیمەتەی نەبێ بەڵێ طبعا ناڵم چ کاتێک تۆ کات بەهای ئەبێلات کاتێک کە بزانی لە پێناوی چیاژیت لە پێناوی چییە ئەو کاتانی خۆت سەرفەکەی کاتێک کە ئەو سەری خۆتت لێ دیار بوو ڕۆیە مەسەلەی ڕۆیە ڤیژن هەر مرۆڤێک کە زانی دیدگای هەبوو بۆ داهاتوی خۆی ئەزانێ کاتەکانی چۆن ڕێگەخە بەڵام نەبوونی ڕۆیە و نەبوونی پلان و نەبوونی پەیام لە ژیانە ئەمە هۆکارە بۆی کات بە فێڕۆبەری طبعا کاتێک کە سێری هەندێک وڵاتانەکەین ئەو وڵاتێک کە بەهای کاتی لا هەیە ئەو وڵاتەیە کە بۆ نمونە هەر لە مناڵی ئەم بەهایە ئەچێنێت لە ڕۆحی مناڵەکانە لە ناخی مناڵەکانە بۆ نمونە ئێمە بەهاکان ئەوێ بچێنرێت ینی ئێمە شتێکمانەیە کە پێوترێ بەها چ کاتێ دروستە بێ بە مروری زەمن ئەبێ بیچێنی لەو کەسەیە بۆ ئەوی کاتێک کە گەورە بوو وردە دەرکەوتەکانی دەکەوێت لە مرۆڤە وەکو درەختێک وایە ئێستا درەختێک چۆن ئەیچێنیت سەرەتا تۆیەکە و ئەیچێنیت وردۆردا گەشەی پێ هەتا بە وردۆر دەوای لێت ڕەگدا ئەکوتێ کاتێک کە بوو بە درەختێکی گەورە ئەو کاتە درەختێکی زۆر پتە و دەرەچێت چکە تۆ کاتێک کە چاندوتە گرنگێکی زۆرت پێیاوە ڕێگێکی باشی داکوتیوە ئەو کاتە کە بوو بە درەخت کێشەت نییە لەگەڵی ئەزانی چۆن درەختێکە بە هەمان شێوە مرۆڤیش بەم شێوەیە لە مناڵیە کۆمەڵێک شت ئەبێ وەکو بەهات چێنرابێتیان کاتێک کە باسی کاتەکەین ئەگەر کات ئەم بەهایەت چێنرا بێ لەو مناڵەیە کاتێک کە گەورا بێ نرخ و قیمەتی کاتەزانێ سابۆن منە سێریکی وڵاتی یابانکەی کە هەموو شتێکیان بکاتە و بەدەقە کاتیان بە فێڕۆ ناڕوات بۆ نمونە هەر بەسیترین شت سێر کە لە موقیفی پاسەکانیانە یعنی ئێمە لای ئێمە بەس لە موقیفی پاسا بۆ سەبزانت چەنێک کاتت بە فێڕۆ ئەڕوا لە عیادەی دکتۆرێکە بۆ سەبزانت چەنێک کاتت ئەڕوا لە سەرەی بۆ نمونە دایرەیەکە و معاملاتێکە بۆ سەبزانت چەنێک کاتت ئەڕوا کاتێک کە ئەبینێن لە یابان ئەم شتانە نییە ئەم کات بە فێڕۆیانە نییە ئەمە وەکو بەهایە چێنرا لە مناڵەکانە کە نرخ و قیمەتی کات بزانن کاتێک کە گەورە ئەبێ نرخی ئەم کاتی خۆی زانێت چکە لە مناڵی ئەم شتانی تیا چێنراوە بەڵام لە وڵاتەکانی لای ئێمە بەداخەوە یعنی تۆ ڕۆژانە ئەتەوێت کاتت بە فێڕۆ نەڕوا بەڵام ڕۆژانە بەبێ ئەوەی بتەوێ کۆمەڵێک شت بۆ نمونە معاملاتێکت هەبێ هەر ئیشێکت هەبێ عیادەی دکتۆرێکت هەبێ سەرێکی ڕۆژانە کاتەکانت ئەڕوا بۆیە ئێمە میشە لە دەورەکان ئاڵین مادەم ئەم شتانە هەیە لە وڵاتی ئێمەیە کاتە بێمە بەدیلمان هەبێ بووی بۆ نمونە ئێمە هەر ناڵین لەبەرەوەی لە موقیفی پاسە کاتمانە ڕوا لەبەرەوەی لەمە کاتمانە ڕۆ ئیتر دایمەن گلەی بکەین نە ئێمە چیەکەین ئەبێ بەدیلێکمان هەبێت بۆ نمونە تۆ ئەبێت تەسەوری ئەم شتانە بکەی کاتێکی تەعیادەیەکی دکتۆرە کاتێکی زۆر تەڕوا یەکسەر لەو کاتەیە بەدیلت چێ بۆی ئەو کاتت بە فێڕۆ نەڕوا ئیسtismاری ئەو کاتە بکەی بۆیە بەدیلی ئەوەیە بۆ نمونە تۆ کتێبت داناوە بیخوێنیتەوە فریا ناکەوی لە ماڵە بیخوێنیتەوە هەمیشە ئەو کتێبانی کە ئەتێ بیخوێنیتەوە لە جانتاکە تا هەبێ کاتێکی تەعیادەیەکی دکتۆر حسابی ئەوە بکە کتێبێک بەرە لەگەڵ خۆتا جاریوە هەبووە من هەر خۆم لە ناو عیادەیەکی دکتۆرێکە دانیشتوم کتێبێکم تاوە کردو تا سەرم هاتووە کاتە نەموتوە کاتێکم لە مۆبایلەکەشدا کتێبە ئەلکترۆنیەکە مۆبایلەکە زۆر کار ئاسانی کردو ئەتوانی زۆر شت هەیە لە ناو مۆبایلەکە تا خەزنیکەی هەر کە زانیت چیتە شوێنێکە و ناچاری چاوەڕێ زۆرکەی ڕێک مۆبایلەکە دەرێهێنیت کەواتە لەو حاڵەتەیە تۆ کاتت بە فێڕۆ نەڕۆی بگرێت تۆ ئیسtismاری کاتی شت کرد کاتت بۆ بەرهێنا ئەو کاتت بۆ گەڕایە تۆ کتێبێکت تیا خوێندەوە ئەو کاتت بۆ گەڕایە تۆ بۆ نمونە کۆمەڵی ئیشوکاری خۆتت تیاکردی ئەنجاری وهەیە کەسێکمان هەیە لە ڕووی ئیداری و زۆر سەرقاڵە بەڵام کاتێک لە موقیفێکی پاساوسێ یا لە پاسێکە نیو ساعتی پێچە تا ئاگاتە شوێنی کارەکەی ئەتوانێت زۆرێک لە کارەکانی بۆ مۆبایلەکەی ڕێکخا کاتێک ئیسtismار بکە بۆ خۆی ئەو کاتەشی بۆ بگەڕێتەوە کەواتە بێ هەمیشە بەدوای بەدیلا بگەڕین تریفەخان کەواتە ئێمە لە کۆمەلگەی خۆمانەوە بۆ ژیانی خۆمان چۆن بەها بۆ کاتەکانمان بگەڕینەوە یان چی ئەو ڕێگە چار و میکانیزمان کامان کە بەها بۆ کاتەکانمان نەگەڕێتەوە بەڵێ یەکەم خاڵ ئەوی شەوەی پلان بۆ خۆمان دابنی ئەبێ پلانمان هەبێ یعنی کە مرۆڤ پلانی هەبوو لە ژیانە ئەو مرۆڤێکی بەرهەمدارە بێ و کاتەکانی شێزانێت چۆن ڕێکخا نەبوونی پلان هەموو ئەم کێشانە ڕوئەیە کە لە کاتە هەیە طبعا بۆچی دکتۆر تارق سوێدان ڕەبتی پلانی کردووە لەگەڵ کاتە یعنی حتا زۆرێک لە زانایانی بواری گەشتپێدان ڕەبتی کاتەکەن لەگەڵ پلانی خۆیانە کاتێک ئەڵێ ئیدارەت الوەقت یەکسەر ئەڵێ ئیدارەت الذات یعنی ڕێکخستنی خود یاخود دەڵێ پلان لەسەر ئاستی خۆت
ئەم دوانە زۆر ڕەبتیان بەیەکەوەیە چونکە کاتێک تۆ پلانت هەبوو بەرنامەت هەبوو لە ژیانە ئەزانی چیەکەیت چۆن کاتەکانت سەرفەکەیت. جا ئێمە کۆمەڵێک ڕاهێنانمان هەیە کە ئەو ڕاهێنانانی ئەیکەین کە بۆ ئەوەی کاتەکانت بەفیڕۆ نەڕوە. یەکێک لەو شتانە دزی کاتی پێوترە. ڕاهێنانی دزی کات ئەوەیە تۆ ڕۆژانە کۆمەڵێک شت کاتی تۆ ئەبا پێ ئەوترێ دزی کات، یعنی بە خۆت نازانی ئەو 24 کاتژمێری کە پێت بەخشراوە لەو 24 کاتژمێری حسابی بکە چەند کاتژمێری ئەمێنێتەوە کە تۆ سوودت لێ وەرگرتبێ. کۆمەڵێکی بەفیڕۆ چووە، مەڵامی تر بەفیڕۆ چووە ئەبێ خۆت بزانی دزی کاتەکان چیە. طبعاً کاتێک کە ڕاهێنانەکەین بە بەشداربووەکانمان خۆیان وردۆردە دزی کاتەکان ئەزانن. دزی کات چیە؟ پێناسەی دزی کات ئەوەیە هەر شتێک لە ئامانجەکە دوورت خاتەوە ئەوە دزی کاتە. لە ئامانجی ژیانی خۆ دوورت خاتەوە ئەوە دزی کاتە. طبعاً کێ مەکاڵین ئامانج ئێمە لە 8 ڕۆ بۆ ژیانی خۆماندایانی لە ڕووی کەسێتیەوە، لە ڕووی پیشەوە، لە ڕووی زانستیەوە، لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی خێزانیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ڕۆحیەوە، لەگەڵ ڕووی دارایی. ئەمە 8 ڕوو. کاتێک لەم 8 ڕۆ تۆ پلان بۆ خۆدانی ئامانجت ئەوەی لەو 8 بوارەیە کۆمەڵێک شتت بۆ خۆت دیاری کردووە بەدەستی بێنی. کاتێک هەر چالاکیەک هەر ئیشەکەیکێ کاتێک لەم 8 ڕۆ دوورت تەخاتەوە ئەوە بزانە دزی کاتە. بۆ نمونە کاتێککە تۆ بۆ نمونە فەیسبووکەکەیت تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەی کاتێک کە مەشغوڵی بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەگەر بزانی خزمەت بە یەکێک لەم ئامانجانی تۆ ناکات ئەو کات بەفیڕۆیانە دزی کاتی پێوترێ. بۆ نمونە کاتێکە پیاسەیەکەکەیت ئەگەر پیاسەکردنەکە لە زمانی پلانی خۆتا بێ پلانت بۆ داڕشت بێ بۆ نمونە لەوانەیە لەکێک بێ لە پلانەکان لە ڕووی وەرزشی تەندروستیەوە یەکێک بێ لە پلانەکانت کە بە پێ بڕۆیت کە بۆ نمونە وەرزشێ بکەیت ئەمانە کات بەفیڕوانی بۆ پێناوترێت. بەڵام ئەگەر لە پلانی خۆتانە بوو ئەو پێوترێت کات بەفیڕۆیان. بۆ نمونە جاری وای هەر پیاسەیەکی ئێواران ئەگەر لە پلانی خۆتا بێت تەواو، ئەگەر لە پلانی خۆتانە بێ کاتت بەفیڕۆ چۆ پێوترێت دزی کات. بۆیە کاتێک کە پلانەکەت ڕێکەخەی ئێمە هەمیشە پێشەوەی بەڕێوەبردنی کات یا خود ڕێخستنی کات بخوێنین ئەبێ پێشتر پلانی استراتیژیمان بۆ بەشدار بۆ وتبێ کاتێک کە پلانی هەبوو ئەنجە کاتەکانی یین تەنزیمی کاتەکانی بۆکەین لەگەڵیا چکە کات خۆی ڕێکخراوە ئەبێ مرۆڤ خۆی ڕێکخا لەگەڵ کاتە. ئەین زۆر جاکە ماڵین بەڕێوەبردنی کات ئەمە لە ڕووی منتیقیە و موشەیە غەڵەتە. ئەبێ بڵین خۆمان چۆن ڕێکخین لەگەڵ کاتەکانە چکە کات ڕێکخراوە 24 کاتژمێرە بە لەحظە لادانی نییە. بەڕێکخراوی هەیە لە سروشتا بەڵام ئەبێ ئێمە خۆمان چۆن بە پلانی خۆمان ڕێکخین لەگەڵ ئەم 24 کاتژمێرەی کە خوای گەورە پێبەخشیوی. بۆیە ئێمە چۆن لە دزەکانی کات نەجاتمان بێ ئەبێ ڕاهێنانێ بکەین. بۆ نمونە یەکێک لەو ڕاهێنانە یەکێک پرسیارێکە ئەیکەین لە هەر کەسێک. بۆ نمونە گەر تۆ شەو ڕۆژێ بێ بە 23 کاتژمێر ناچاری سەعاتێک کاتژمێرێک لە ژیانی خۆت لابەی کە پێشتر کردوتە چ شتێک لا ئەبەی لە ژیانتە. کاتێک کە بیرەکەیتەوە چ شتێک لابم لە ژیانما یەکسەر بیر لە شتانە ئەەکەیتەوە کە ضرور نییە و کردوتە کە هیچ ژیانی تۆ گۆڕانکاریکی ینی گۆڕانکاریکی ئەو توی نەبووە لە ژیانی تۆە بەڵام هەر کردوشتە. ئەو کاتژمێرە چییە کە زیایە لە ژیانی تۆە کە ناچار بی کاتژمێر شەڕۆژ ببێ بە 23 کاتژمێر ناچار کاتژمێرێکی لەلابەی ئەو شتانە چییە کە لای بێ لە ژیانی خۆتە. بۆ نمونە بەشداربوومان هەیە ئەڵێ خەوی زیایم هەیە خەوەکە لابم هەیە ئەڵێ بۆ نمونە زۆر تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارێنم ئەوە لابم هەیە ئەڵێ وەڵام کاتژمێرێک دانیشم بە دیار فلیمێکی مودەبلەجەوە کە سێرەکەم دوای هیچ سوودێکی وای نەبووە ئەوش هەندێک فلیم کە سوودی نییە ئەڵێ ئەوە لابم هەیە ئەڵێ بۆ نمونە من دانیشتم لەوانەیە عادەتێک بێ خویەکم پێوە گرتوێ سێرەکەم دوای شەمە هیچ سوودێکی نییە لە ژیانمە ئەوە لابم. بۆ نمونە کاتژمێرێکی لابر لە ژیانی خۆیان ئەمە ئەڵین 23 کاتژمێر. ئەی دوای پرسیاری دوای ئەوەی لێکین ئەگەر شەو ڕۆژێ ببێ بە 25 کاتژمێر یەک کاتژمێر زیایە بن بە تۆ لە ژیانتا بڵێن ئەو شتانی کە فریای نەکەوتوت و پێویستە لە ژیان تا بیکەیت و هەستەکەی مقەسری بەرامبەری چ شتێکە کە تۆ لە ژیانی خۆتایکەی. بۆ نمونە زۆرێک لە بەشداربەکان ئەمانووسن زۆر کتێبمانداناوە بیخوێنینەوە بەڵام هەرچێکین فریان ناکەین بیخوێنینەوە کتێبەکە نووسێ وەرزشێکە دامناوە بیکەم بخۆم بەڵام تا ئێستا فریان نەکەوتم ئەوە ئەنووسێ کۆمەڵێک شت سیلی ڕەحمێکە بۆ نمونە کۆمەڵێک شتە تایبەتە بەخۆی بەڵام هەر دایناوە فێربوونی زمانە هێشتانی کردو هەر دایناوەڵێ بەنیازم فێری زمان بمو تا ئێسانی کردووە دروستکردنی علاقاتێکە بۆ نمونە تا ئێسانی کردووە کەواتە لەو کاتژمێرەیە کە لامان برد ئەمانە ئەخینە شوێنی کاتێک کە ئەمانە ماخستە شوێنی
بۆ نمونە تۆ ساعتێک بۆ نمونە کاتژمێرێک لە تۆڕی کۆمەڵایەتەکانت کەم کردەوە بەڵام کاتژمێرێک کتێب خوێنەوەت خستە شوێنی یاخود فێربوونی زمانت خستە شوێنی کاتێک سێرەکە بەڵێ ژیان بەشیەکات یعنی ئەم 24 کاتژمێرە زۆر باش بەشێکە بەڵام پێشتر نەیزانیوە چۆن ڕێکیخا کاتێککە کاتژمێرە لە دزی کات لا باو کاتژمێرێک لە شتە گرنگە زەڕورەکانە خاتە شوێنی ئەو کاتە سێرەکە کات زۆر بە باشی بەشێکات طبعا ئەمە ڕاهێنانە ئەبێ بەلایانی کەمەوە 20 ڕۆژ بەردەوام بێ لەسەری شکمە لە بواری گەشەپێدان ئاڵین هەر ڕاهێنانێت تۆ بتوانانی 22 ڕۆژ بۆ 30 ڕۆژ بەردەوام بی لەسەری ئەبێ بە مەلەکەیەک تیاتە یعنی تروای لێ بێ بە خویەک تیاتە کاتە بمە ڕۆژانە ئەبێ ڕاهێنان کا لەسەر ئەوە چۆن کاتژمێرێک لا بعد لە شتە زیایەکان کاتژمێرشتی گرنگ بخاتە ژیانیەوە ئەو کاتە سێرەکە ژیانی زۆر بە پێی بەرنامە و پلانێکی داڕژرا و ئەچێت بەڕێوە کەواتە چۆن کاتەکانمان ڕێک بخین ئێمە بەڵێ طبعا کاتێکاڵین چۆن کاتەکانمان ڕێکخین ئێمە چوار گۆشەمان هەیە لە ژیانمانە ئەم چوار گۆشەیە هەندێک کاتمان هەیە گرنگ و بەپەلەیە کارێکەیەتە پێشەوە بۆ نمونە تۆ بەرنامەت بۆ دانەناوە بەڵام کتوپڕێتە ژیانی تۆ کارێکە گرنگیشە بەپەلەشە لەم حاڵەتەیە ئەبێ ڕێکی خەی لەگەڵ ژیانی خۆتە چۆن ڕێکی خەیت طبعا کاتێکاڵین چوار گۆشەمان ێستا هەر چواری باسەکەی کارە گرنگ و بەپەلەکان لە بەرنامەی تویان نەبووە کتوپڕێتە بەرنامەتەوە کاتێک کتوپڕ هاتە بەرنامەتەوە ناچاری زۆرێک لە شتەکانی ژیانت لابێ لەبەر خەتری گرنگ و بەپەلە بۆ نمونە کارە گرنگ و بەپەلەکان وەکو چی نەخۆشیێکی کتوپڕە ئەمەلیاتێکی کتوپڕە یاخود فرسەتێکی ژیانە بۆ دیێت جاری وایە تۆ لە بەرنامە تا ئەو ڕۆژە کۆمەڵێک شتت داناوە کە ئەمڕۆ من کاتەکانم ڕێکە خەم ئەم ئیشانە ئەەکەم کۆمەڵی ئیشت داناوە بخۆت بەڵام لە ناکەوت تەلەفۆنێکت بۆیەت ئەو ئامانجی کە چەند ساڵە خەونی پێوە بینی فرسەتێکە لە ناکە ئەو فرسەتە نزیک بۆتەوە بۆت و تەلەفۆنێکت بۆیەت ئەڵەن مقابلەیەکت هەیە لە فلان شوێن فرسەتە بچۆ بۆ ئەو مقابلەیە ئەو ئیشەی کە چەند ساڵ خەی پێوبینی لەوانەیە ئێستا ئەم ئیشە هاتوێتە پێشەوە بچۆ بۆ مقابلەکە توانەمە گرنگ بوو بە پەلەش بوو خۆشت بۆ ئامادە نەکردبوو پێشتر کاتێکم گرنگ و بەپەلەیەت ناچاری زۆرێک لە کاتەکانت ئیشەکانی ترت لابێ بچی بەدەم گرنگ و بەپەلەوە چکە ئەگەر نەڕۆشتی لەو دقەیە فرسەتێکت لە ژیان تا لە کیزیەوە یالانێ بینینی کەساتێک بە ئەم بینین کەساتە زۆر شت لە ژیانی تویا بگۆڕێ گرنگی شەو بە پەلەشە ئەگەر لەو ساتە وەختیانی بینی لەوانێ زۆر شت دوای لە کیس بچێ مقابلەیەکی گرنگە پێشنیارتە بۆ کۆمپانیایەک کەسێک تۆ پێشنیار کردو بۆ کۆمپانیایەک کە بچیت مقابلەیە بکەین ناچاری خێرا بڕۆیت ئەگەر نەچیت ئەو فرسەتی کارت لە دەسەچێ کەواتە کۆمەڵێک شت هەیە لە ژیان تا گرنگ و بەپەلەیەتە ناو ژیانی تۆوە ئەم گرنگ و بەپەلەی بێت یەکسەر لەو ساتە وەختیای بیگری چکە ئەمە فرسەتەکانی ژیانی پێوترێ ئەگەر لەو ساتە وەختیان نەدگرت دوایی زۆر شتت لە کیسەچێت کەواتە ئەمە یەکسەر ببیخیتە ناو پلانی خۆتە و یەکسەر لە ناو کاری خۆتا و یەکسەر زۆرێک لە ئیشەکانت لابی بۆ ئیشۆ بچی بەدەم گرنگ و بەپەلەوە ئەمە گرنگ و بەپەلەکان هەندێک کارمان هەیە گرنگە بەڵام پەلەمان نییە ئەو کاتە بەرنامەکەی بەدەست خۆمانە بۆ نمونە فێربوونی زمانە زۆر گرنگە لە ژیانی تۆیە بەڵام ئێستا لەم ساتە وەختەیە پەلەت نییە ئەتەوێ خۆت پلانی بۆ دابنی بۆ نمونە ئەڵێیت من لە مانی فلانە کاتم زیاترە لەو کاتەیە ئەچمە دەورەیەکی فێربوونی زمان و خۆم فێرەکەم کاتە کاتەکەی بەدەست کێ بوو بەدەست خۆت بوو خۆت ڕێکرد خست کۆمەڵێک شتی ترە یعنی خوێندنەوەی کتێبە کۆمەڵێک ئەو شتانەیە کە هەمیشە ئینسان بەرەو پێشەبە هەمیشە ژیانی ئینسان بەرهەمدارەکە ئەمانە چوارگۆشەی گرنگ و بەپەلەن طبعاً ئەم چوارگۆشە پیانەوەترێت چوارگۆشەی کەسە سەرکەوتووەکان هەمیشە پلانەکەت بەدەست خۆتە خۆت کاتەکاندا ئەنیت خۆت زاڵی بەسەر کاتەکانی خۆتە خۆت ئەزانی چۆن لەگەڵ بەرنامی خۆتا ڕێکەخی بەڵام دوو چوارگۆشەی ترمان ئێمە زۆر خەتەرە کە مرۆڤ زۆر جار تێیەکەوێت چوارگۆشەیەکیان پێوترێت چوارگۆشەی خۆ هەڵخەڵەتاندن ئەم چوارگۆشەیە چییە زۆرینەی ئەو کارانەیە کە بەپەلەن لە ژیان تا بەڵام هیچ گرنگ نین هەر زۆر جار ئیشی بەپەلەیەتە پێشەوە بەڵام گرنگ نییە بۆ نمونە تەلەفۆناتی بەردەوام ئیداریاتێکی زۆر کە ئەتۆ ئەتوانی ئەم کارە بسپێری بەیەکێکی تر بۆت بکە بۆ نمونە جاری وایە کەسێک لە بواری ئیشەکەی بەرەو پێشەڕوە بەڵام هەرچی ئیداریاتە لەسەر خۆیەتی ئەکەوێتە ناچارەکەوێتە ینی کاری زۆر بەپەلەوە بەڵام هیچی گرنگ نییە لە ژیانی خۆیان ئەتوانێت ئەمان هەمووی بسپێرە بە کەسانێکی تر بۆیە لە ئیداری وەختە هەمووش باسی واکەینڵێ ئەو کارانی کە بەپەلەن بەڵام گرنگ نییە ئەولەویاتی تۆ نییە بیسپێرە بە کەسانێکی تر بابۆت بکەن چکە گەروانەکەی خۆڵخەڵەتاندنی پێوترێ ژیانت بەرەو خۆڵخەڵەتاندنە ڕوە چوار گۆشەی کۆتاییمان ئەوش ئەوەیە کە نەگرنگە نە بەپەلەیە ئەگەر ئەمیشە بیکە یانێکی هیچ شتێ لە ژیانی تویان ناگۆڕێ لەبەرەوە ئەمانە وردوردا بیکوژێنەرەوە بیسڵەرەوە لە ژیانی خۆتا هەندێک کار هەیە کە ئەزانی نەژیانت بەرەو پێشەبا نەبەر هەمێکی ئاوای هەیە بەڵام کاتێکی زۆر لە تۆ ئەبا وردوردا ئەوانە لابە لە ژیانتە کاتێک ئەوانت لا بەرسێرەکەی ژیانت زۆر ڕێکە بێ هەمیشە لە چوارگۆشەی دووهەما بە زۆری ئەمێنیتەوە کە چوارگۆشەی کەسە سەرکەوتوەکانی پێوترێ پلان و بەرنامەت بەدەست خۆتە هەر کاتێکیش حاڵەتێکی تەواوی هاتێ پێشەوەکو گرنگ و بەپەلەکان ئەو کاتە کە سێرت کرد فرسەتێکی ژیانی تۆیە خێرا لە کاتی خۆی گری زۆر باشە زۆر گرنگە تریفەخان بێگومان
مرۆڤەکان ئەربە لە پڕکردنەوەی کاتەکانیان بە خەوتن و بە سەیری تیڤ و بە چوونە بازار و بە کۆمەڵی شتی دیکە بە یاری ئەلکترۆنیەکان و بە سەیرکردنی تۆڕەکۆمەڵاتەکان تا ئاگاتە خوێندنەوە و تا ئاگاتە وەرگێڕان و فێربوونی زمان ئەمانە هەر بریتین لەو هۆکارانی کە کاتی پێ پڕەکرێتەوە. بەڵام پێم خۆشە بزانم کامانن ئەو شتە باشانەی کە ئێمە پێویستە کاتەکانمانی پێ بڕازێنەوە. وەکو جەنابەت فەرموود کە مرۆڤ تۆ کە پێڵێ بۆچی کاتی خۆت بە سەیرکردنی تیڤ سەرفەکەی پێی وایە کە ئەمە یەکێکە لە بەرهەمەکە باشەکانی بە فیڕۆدانی کاریانی پێی وایە کە سەیرکردنی تیڤ و خەوتن و نازان بەتاڵی ئەمیژە پڕکردنەوەی کاتەوە هیچ جیاوازێک لەگەڵ خوێندنەوە و فێربوونی زمانان نیە. پێم خۆشە بزانم کامانن ئەو شتە باشانەی کە پێویستە ئێمە کاتەکانمانی پێ بڕازێنەوە. طبعا من لێرە بێ شتێ بکەین ئەوش ئیدارەت الأولوياتە، يعني أولويات هي بتشي. طبعا ابن تيمية أفرمي أفضل الأعمال يا أفضل الأوقات تشيا باشترين إيج يا باشترين كات تشيا أفرمي بەپێی ئیشەکەت و بەپێی کەسەکە فەرقەکە وەڵامیان پرسیارە. بۆ نمونە باشترین کات بۆ بەڕێزت ئێستا ئەوەیە کە باشترین بەرنامە پێشکەش بکەیت. باشترین کات بۆ کەسێک ئێستا دانیشتووە گوێگرێ، باشترین کار ئەوەیە کە بە باشترین شێوە گوێ بگرێ. باشترین کات بۆ قوتابیەک ئەوەیە کە بە باشی کۆشش بکە. باشترین کات بۆ فەرمانبەرێک ئەوەیە کە لە کاتی ئیشەکە بە باشترین شێواز ئیشەکەی بۆ بەڕێوەبەرێک. کەواتە چۆن کاتەکانمان ڕێک خەین یاخود باشترین کار چێ بیکەین، باشترین کات بەپی شوێنەکە و بەپی کەسەکە دیاریەکرێ ئەولەویاتی ئەو کەسە چێ لەو کاتیا بیکە. ئیداری ئەولەویات زۆر گرنگە لێرەیە. الأهم ثم المهم، يعني گرنگتر دائما بقرە پێش گرنگەوە. لە کاتێکە کە ئیشەکانت زۆرن دائما سریان کە کامە گرنگترینە بیخەرە پێش گرنگەکانەوە. گرنگترین ئەوەیە کە برایان تێرەسی لە بۆقەکەت قوت بە کامە لە هەمویان گرنگترە، ژیانی توی پێوەستە پێوەی لە پێش ئەوە بکە ئەنجا دوایەتی لەسەر ئەوانی تر. طبعا ئێمە لێرە چیمان هەیە؟ ئەم ڕاهێنانەکەین بە بەشدار بوو ئەوی شەوەیە ئەڵێن ئەگەر تۆ بۆ نمونە بێنەرە بەرچای خۆت قاپێکت هەیە، تەشتێکە قاپێکە هەتە دەفرێکە بۆ نمونە، ئەم دەفرە پێوترێ 24 کاتژمێر. کۆمەڵە بەردی گرنگی شەیە لە ژیانی تۆیە. ئەم بەردە گرنگانە هەریەکە ڕۆڵێکی گەورە ئەبینن لە ژیانی تۆیە. بۆ نمونەیەکێک لەو بەردە گرنگانە لانی زانستی تۆیە کە خوێندنەوەیە، فێربوونی زمانە، گەشەدانە بەخۆتە لە ڕووی زانستیەوە بەدەستێنانی بڕوانامەیە. بەردێکی تری گرنگت هەیە ئەو بەردەش بڵین چییە؟ بڵین خێزان و ماڵ و عائیلەکەتە، ماڵە باوکتە یاخود مناڵ و ماڵ و مناڵی خۆتە. بەردێکی گرنگی تر هەیە لە ژیانی تۆ ئەوش پیشەکەتە کە ئەم پیشەش بەپی ئەرک و مەسئولیاتی خۆی کاتی ئەوەیە کە ئەبێ کاتی پێبەخشی خۆت بەرەو پێشبەری لە ڕووی پیشەکەتەوە. بەردێکی تری گرنگ هەیە لە ژیانی تۆیە کە ئەوش تەندروستی تۆیە کە ئەبێ ئەوش گرنگی پێبێت، چونکە ئەگەر تەندروستێکی باشت نەبێ کاتێکی زۆرت ئەڕوا بە تەندروستی خۆتەوە ئەو کاتە فریای ئیشە گەورەکانی تر ناکەوێت لە ژیانتا. طبعا ئەمانە کۆمەڵە بەردی بە نرخن لە ژیانی هەر کەسێکمانە. کاتی ئەم دەفرەت هەیە دەفرەکە 24 کاتژمێری لەسەر نووسراوە. جگەلەوەش کۆمەڵێک چەو بۆ نمونەها بۆ نمونە بەردی بچووک بچووکمان هەیە لە ژیانمانە. ئەم بەردە بچووکانە بۆ نمونە هاوڕێیەکتە، بۆ نمونە سیرکردنی تەلەڤیزۆنە، بۆ نمونە تۆڕە کۆمەڵایەتیەکانە، کۆمەڵێک شتی وردن لە ژیانی مرۆڤ هەیە، کۆمەڵ ئیشوکاری ناوماڵەکە وردن هەمووی لە ژیانی مرۆڤ هەیە. لەگەڵەوەشە کۆمەڵێک لممان هەیە. ئەم لمە وردانە چییە؟ هەموو ئەوشتانن کە ژیانی تۆ بە فیڕۆ ئەبا و بەڵام ڕۆژانەش سەرقاڵی پێوەی. بازارکردنێکی زۆرە، سیرکردنێکی بێ بەرنامەی تەلەڤیزۆن، عنی بەرنامەیەکە دانەناوە هەر کۆنتڕۆڵەکەت بەدەستەوە لەم قەناتی گۆڕی خۆشت نازانی چیەکەیت. بۆ نمونە چوونە دەرەوەیەکی زۆرە کە بە بێ بەرنامەیە هەمووی ئەمانەشمان هەیە. کێشەی مرۆڤ لە چیایە؟ کێشەی مرۆڤ ئەوەیە سەرەتا کە بەیانیان لە خەو هەڵسا لە پێشە بەلمەکە دەفرەکەی پڕەکاتەوە. هەموو ئەو شتانی کە بێبەهان لە ژیانی و بێبەرنامەیە لە ژیانە هەموو سەرەتا بەوانەی کە دوای وردوردا چاوردەکانی تێکە کاتێتە سەر بەردە بە نرخەکانی ژیانی کاتێک کە تێ خەسێرەکە جێگە نابێتەوە. کە جێگە نابێتەوە هەمیشە قسەیەکاڵێ سوبحان الله کات بەشی هیچ شتێ ناکات، ڕۆژگارەکەی وای لێ هاتۆ بەشی هیچ ناکات. ئەم کاتی کە هەمانە بەشی هیچ شتێکمان ناکات. طبعا کەسانێکی هاوشێوی خۆشی بۆیە سنەوە ئەڵێن ڕۆژگار کورد بۆتەوە بەشی هیچ شتێک ناکات، کاتە لە خۆی ئەڕوە. طبعا کاتە لە خۆی ناڕوە ئەم نەیزانیوە چۆن دەفرەکەی پڕەکاتەوە. بەڵام یین ئەم جارە تاقیکردنەوەکە بە پێچەوانەوەکەین. ئەگەر سەرەتای ڕۆژەکەت بۆ بەردە بە نرخانی ژیانت پڕت کردەوە، بۆ نمونە سەرەتا کارەکەت چیت لە ڕۆی پیشەوە چیت لەسەرە لە پێشە سەرەتا ئەو ئیشانت کرد، دوایەوە هاتیتە سەر لە ڕۆزانستیەکەی خۆتۆ چەندێک پێویستی تۆ بوو لە خوێندنەوە لە فێربوونی زمان کاتێکت بۆ ئانش تەرخان کرد ئەو بەردێشت تێخست لە ڕووی خێزانیەوە چەند ئەرک و مافت لەسەر هەموو ئەوانەت تەرتیب کرد بە پێی کاتەکانت و ئەوەشت خستە ناو 24 کاتژمێرەکەی ڕۆژانەتەوە.
لە ڕووی تەندروستیەوە هەموو ئەوشتانت کرد کە لە ڕووی تەندروستیەوە ضرورە بۆ تۆ خستنەوە 24 کاتژمێرەکە سێرەکەی دەفرەکەت زۆر بە جوانی پڕ بۆەوە دوایەوە سێرەکی جێگە ئەمێنێتەوە جێگە ئەمێنێتەوە بۆ شتە وردەکانیشی تێکی چاوەکانی تێکی دوای جێگە ئەمێنێتەوە لە مەکانیشی تێکی کاتی سێرەکەی دەفرەکەت بە 24 کاتژمێرەکە بە جوانی پڕەبێتەوە بۆ چونکە تۆ لە سەرەتا بە شتە گەورەکانی ژیانە دەست پێ کرد بە شتە وردەکان دەست پێ نەکرد طبعاً ئەم ڕاهێنانە کاتێککە ئیکین لە بەرچاوی بەشدار بووە ڕێک بۆی دەرەکەوێت کە کێشەمان لە 24 کاتژمێرەکەیان نییە کێشەمان لە خۆمانەیە کە نازانین شێوازی ڕێخستن و پڕکردنەوەی ئەو 24 کاتژمێرەیە کە بە ئێمە بەخشراوە کەواتە ئەو قسەی ڕاست نییە کە زۆرجار خەڵک دەڵێ 24 ساعتەکەی ڕۆژ بەشی ئەرکەکانمان ناکا بۆیە فریان ناکە ئەگەر خوای گەورە بزانێ 24 کاتژمێر بەشی مرۆڤەکان ناکە هەڵبەتە زیاتری بۆ دانا بەڵام خی گەورە باشێماناسی ئەزانێت کە 24 کاتژمێر ئەگەر بزانین بە جوانی ڕێکی خین زۆر بە باشی بەشمانەکات کەواتە بەڵام هۆکارەکەی چیە نەزانینی ڕێخستنەکەیەتی کاتێک کە نازانین ڕێکی خیت ئەو کاتە سێرەکی 24 کاتژمێر بە دڵنیایی و بەشی کەس ناکە وەکو برایان تێرەسی ئەڵێ لەیەکێ لە محازەرەکانی ئەڵێگەر تۆ بتەوێتە بە هەرچی شتە وردەکانە ژیانی خۆت پڕکەیتەوە دوایی بەردە بە نرخەکانی ژیانت جێگەی نابێتەوە بتەوێت جێگەی ئەوانش بێتەوە ئەو کاتە نەک 24 کاتژمێر تۆ پێویستی بە 300 کاتژمێرە ئەگەر تۆ بتەوێت هەموو شتێ بکەیت و فریای هەموو شتێ بکەوی کەواتە ئەڵێ بسەرەتا ئەبێ ڕێخستنەکەی ئەوەیە لە شتە بە نرخەکانی ژیانەوە دەست پێ بکەین ئەوانە ڕێکخین ئەنجا وردەوردە ئەوانی تر کاتێکە زانین بەشی هەمووی ئەکات زۆر باشە تریفەخان بێگومان لە ئێستادا میدیا و زنجیرە دراماکان ئەو فلیمە دۆبلاژکراوانی کە لە زمانەکانەوە وەردەگەڕن بۆ سەر زمانی کوردی کاتێکی زۆری خێزان و تاکەکانی کۆمەڵگەی کوردی دەبان پێم خۆشە بزانم ڕۆڵی میدیا و زنجیرە دراماکان لە بەفیڕۆدانی کاتچیان بوونت چۆن ئایلەی کوردی خێزانی کوردی تاکی کوردی لە ئاست ئەم هەموو بەفیڕۆدانی کاتدا بەرپرسیارانە مامەڵە بکە هیچ نەبێ با لە شەو ڕۆژێکە سەری تەنها زنجیرە درامایە بکە بەڵام ئایلەی وا هەیە لە حوتی ئێوارە دانیشە تا 12 شەو لەوەچێ ڕۆبە ڕۆژی شاد دووبارەیە کاتەوە سەریە کاتەوە بەدڵنیاییەوە ئەوە کاتێکی زۆر لە مرۆڤە با طبعاً ئەمە ئەم زنجیرە درامایانە بە تایبەتی هەندێکیان زۆر بێبەرنامە ئەگەر بێبەرنامە بێ یعنی بۆ نمونە جاری وهەیە سەرەتاکەی دەست پێکە نزیکەی 300 حەڵقە ئەخایەنێت یعنی تۆ حساب کە ساڵ زیاتر ئەخایەنێت هەموو شەیەک کاتژمێرێک لە ژیانی تۆ بە هەموو شوێک کاتژمێرێک بەڵام دوای ئەوە ئەگەر بێت لە نیوەیە بۆستیت و لەگدانەوەی بۆ خۆت بکەی ئەم زنجیرە درامایە چ شتێک لە ژیانی من بەرەو پێشە بە هەچکە هەندێک زنجیرە درامامان هەیە بە بەرنامەیە بۆ نمونە گۆڕانکاریی گەورە بۆ نمونە کۆمەڵە بەها و قیەمی زۆر باش لە مرۆڤ دروستەکات ئەمانە بۆ نمونە عادەتەن کورتە 15 حەڵقە ئەخانێ ئەو پەڕیسی حەڵقە ئەخانێ لەوە زیاتر ناخانێ ئەویش ئەگەر هەندێک زنجیرە درامای زۆر باش و کە کۆمەڵە بەهای باش لە ناو کۆمەلگایدانێ بەڵام سێرەکەی ئەوانی تر بەعکسەوە بەهاکانی شەمووی پێچەوە ناکاتەوە کۆمەڵێ بەهای زۆر بڵین ناشەرعی ئەخاتە ناو کۆمەلگاوە کە هیچی نە لەگەڵ بەهاکانی ئێمەیە گونجێت هیچی نە لەگەڵ خوڕەوشتی ئێمەیە گونجێت نە لەگەڵ کلتور و زمان و هیچ شتێکی ئێمەیە ناگونجێت بگرێ یعنی کاتێکی زۆر سەرمای مرۆڤیش زۆر بە فێڕۆ ئەباتیایە هەم لەسەر ڕووی سەرمای مادیەکەەوە کە پارێکی زۆریشیان تیا سەرف کردووە کە دۆبلاجیان کردووە جگەلەوەی کە هەموو کاتی ئەم هەموو خەڵکەش بە فێڕۆ ئەبات سێرەکەی هیچ پەیامێکیش نابەخشێ بە مرۆڤ بە پێچەوانەکەشی ئەبەخشێ بە مرۆڤ کە زۆرێک زەرەریشی لێ لە ڕووی بەها ئەخلاقیەکانەوە کاتە سێرەکەی ساڵە خایەنێت ساڵ و نیوە خایەنێت تۆ حساب کە ئەگەر ئەو مرۆڤەی کە دانیشتۆ بە دیار ئەو درامایەوە طبعاً درامایەکێک لە کێشەکانی شێوەیە کە تا نیوەی سیر کرا دوای بێت تا ئەخیری سیرکە بزانێت کۆتاییەکەی بێ بەچی طبعاً هەندێک درەمە کۆتایی هەر نییە هەر بەردەوامە لێرە کاتێکی زۆر مرۆڤ بە فێڕۆبە کاتێکیشی بە فێڕۆبە تۆ حساب کە ئەگەر هەموو شوێک ئەو کاتژمێرە دای بنایە کەسێک لە فێربوونی زمانە دای بنایە ئەزانی فێری چەند زمانە بوو کە بە درێژایی ژیانی سری دراماکات ئەو کاتی چەند بەرهەمە هێنا لە ئیسیسماری خۆیە بەڵام بەداخەوە ینی کاتێک کە سێری ئەماناکە و ناشتوانێ وازی لێبێنی هەندێک مودمین بۆ بە دیار درامەکانەوە کاتێک کە ئەگاتە دەرەجەی مودمین بێت کاتژمێرێک نا دوو کاتژمێر سێرەکەی وەکو بەڕێزت فەرموود یعنی لە شوێکە نەک یەک دراما دوو دراما یا سێ دراما سێرەکە ینی هەموو شێ سێ کاتژمێر لە ژیانی ڕۆی ئەمە گەر بیر کاتەوە ئەمە تەمەنێتی سێ کاتژمێر لە تەمەنی ئەڕوا یعنی ئەگەر ئێستا ئێمە لەم بەرنامەیە بۆ ماوە یەک خولەک بۆستین هیچ قسە نەکەین یعنی بەشداربوو لەوانەیە بڵێ ئەمە چییە یەک خولەکاتی بەرنامەکەیان هەروە بردو قسەیان نەکرد یعنی بەشداربوو لەوانەیە بێتاقەت بێگەر یەک خولەک بە قسە نەکەین ئەها یەک خولەک چەنێ بە بەهایە ئەی تۆ حساب کە چەندین کاتژمێر ئەڕوا بە سیرکردنی درامایەکە بەڵام هیچ ژیانت بەرەو پێش نابە هیچ گۆڕانکارێکیش لە ژیانی توە نابە ئەی چۆن ئەمە یعنی تۆ حسابی ئەمە پەلگەڵ تەمەنی خۆتە ئەزانی چەندێک تەمەن ئەڕوات کاتێک کە مرۆڤ ئەگەر هۆشیار بێتەوە لەسەرەوەی کە کاتەکانی یەکسانە بە تەمەنی ئەمە لە تەمەنی ئەڕوات یعنی ئەزانی تەمەنی مرۆڤ کوچی وایە
وەکووا چیلکەدارێکت پێ بێ سەرەکەی بسووتێنی وردە کە ئەسووتی ئەمە ئەڕوا ئیتر ناگەڕێتەوە نابێتەوە بۆ چیلکەدارە کاتێک کە زانی تەواو بێ کۆتاییەت ئێتەمەنی مرۆڤی شەمووی وایە تو حساب کە ئەم کاتانە هەمووی ئەڕوا لە ژیانت کات شتێکە لەوانی کە ناگەڕێتەوە کە یەکێک لە پێناسەکانی کات ئەوەیە کە کات کە ڕۆژ ناگەڕێتەوە جارێکی تر ناتوانانی خۆزگەشی پێ بخوازیت و بیگەڕێنیتەوە چکە تازە کە ڕۆی ناڕوات ئێمە ئێستا کاتژمێرە پێش ئێستای خۆمان ناتوانین جارێکی تر بیگەڕێنینەوە کاتێک کە تۆ بەم شێوەیە بەم فەلسەفەیە و سەیری کاتت کرد کە ئەمە هەمووی لە ژیانی تۆ ئەڕوا و لە تەمەنی تۆ ئەڕوا مستحیلە بیڵی کاتەکانت بە فێڕۆ بڕۆ بە دیار درامایەکی بێ بەهاشەوە کە بەهاکانی شەمووی پێچوانی بەهاکانی ئێمن بەڵام هۆکاری تێنەگەیشتن و هۆشیار نەبوونی خەڵکی بە دیار ئەمانەوە کاتێک گویا کاسێرەکە ژیانی زۆر بە فێڕۆڕوە ئێمە یەک بەشدار بوو کێشەی ئەوەی هەبوو هاتە لای ئێمە وتی ئەمەم بۆ حەلکەن کە من مدمین بووم بە دیار دراماتورکیەکانەوە کە دوایش سێرەکەم هیچ سوودێکی نییە بە پێچانە زۆر زەریریشی هەبوو لە ژیانی منە دامان ناوتمان هەر کاتێکە دراماکە دەستی پێکرد تۆ لەو کاتەیە ئینتەرنێتەکەت بکەرەوە خۆ فێری زمان بکە بە ئۆنلاین خۆ فێری زمان کە بەرنامەیەکیشمان نایە بۆ فێربوونی زمان یعنی لە ماوەی 6 مانگە چەند ساڵ بوو پێشتر دای نابوو خۆی فێری زمانی ئینگلیزی بکات بەڵام بە ماوەی 6 مانگ کە سێری ئەو درامایی ناکرد ڕێک لە کاتێک ئەو درامای دەستی پێکرد ئەم لاپتۆپەکەی کردەوە خەریکی خۆی فێری زمانە کرد هەتا درامەکە تەواو بوو ئەو کاتی ئیسtismار کرد بەرهەمی هێنا لە فێربوونی زمانە بە 6 مانگ بە تەواوەتی فێری زمانی ئینگلیزی بوو وای لێ هاتوتی جا خۆگەروا بێت من لە ماوەی ساڵێکا 2 زمان فێرە بم یعنی ئەهات چۆن کاتەکە ئیسtismار کرد لە خۆیان بەرهەمی هێنا لە خۆیان ئەگەر ئێمە بەم شێوەیە سێری ئەوە بکەین یعنی سێرەکەین کاتمان زۆر ئەڕوات ئەمە ناهۆشیاریەکی زۆرە یعنی ناهۆشیاریە بەرامبەر بە خودی خۆت کە تەمەنتە کە ژیانتە ئەجا کەسێک کە ژیانی خۆی بە فێڕۆبەرێ کەسێک کە تەمەنی خۆی بە فێڕۆبەرێ دوایی لە کۆتایی تەمەنیان زانێ ئای من چیم کرد چۆن ژیانی خۆمە بە فێڕۆ برد کەواتە ئەبێ بەم هۆشیاریەوە سیرکەین زۆر باشە تریفەخان هەمیشە ئەو مرۆڤانەی کە لە پارکێکا لە پاسێکدا لە ماڵێکدا ئەخوێننەوە زۆر شیرین و خۆشەویستن حتا ینی زۆر جار ئەم فلیمە زنجیرە درامای ئەگەر لە ڕۆمانێکا بێ لە کتێبێکا بێ هەتۆ کە ئەم مرۆڤە دەبین دەخوێنێتەوە هەستەکەی کاتەکەی بە فیڕۆ نادا ینی ئەخوێنێتەوە و کەسێکی خۆشەویستە هەتا لە تابعیەکانیش پیاوێکە و بەناوی خەلیل دەڵێ کە دەچووە کاتی دەستنوێژگرتن و شتانی بە کوڕەکەی دەوت من کە زۆرم پێدەچێ وەرە تۆ کتێبەکەم بۆ بخوێنە بە ئەم کاتەشم بە فیڕۆ نەچێت پێم خۆشە لەبارەی گرنگی خوێندنەوە و پڕکردنەوەی کاتەکانمان بە خوێندنەوە و هاوڕێتی لەگەڵ کتێبە ئایا خوێندنەوەش یەکێکە لەو هۆکارە باشانەی کە ئێمە کاتەکانی پێ بڕازێنینەوە بەڵێ تەمان خوێندنەوەی یەکێکە لەو شتانی کە گرنگی زۆر بەهایەخ و بەهایەکی زۆر گەورەی هەیە لە ژیانی مرۆڤە تەمان خوێندنەوە وا لە مرۆڤەکە لە چەند ڕوویەکەوە بەرەو پێشێبە یەکێک لەوانە خوێندنەوەیەکێکە لە وەرزشە گەورەکانی مێشک یعنی ئەگەر ئێستا لە ڕووی زانستیەوە سێریکەین ساڵانە چەندین خانە لە مێشکە بەرەو بە فێڕۆچوون ئەچێت بەڵام ئەو شتێک کە نایڵی خانەکانی مێشک بەرەو بە فێڕۆچوون بڕوا خوێندنەوەیە یعنی هەمیشە خانەکانی مێشکت زیندووە کاتەوە ئەمە گەر لە ڕووی تەندروستیەوە سێریکەیت و لە ڕووی بڵین ئەوەی کە چۆن تەندروستێکی باش بە مێشکی خۆت بێ یەکێک لەوانە خوێندنەوەیە طبعاً وەکو چۆن ئەڵێن هەمیشەڵەن خوێندنەوە خۆراکی مێشکە طبعاً ئەمە لە ڕووی عیلمیەکەیەوە لە ڕووی کەسایەتیەوە طبعاً ئەو کەسانی کە خوێندنەوە زۆرە خوێندنەوە هەمیشە وابزانە کە ئەمە مرۆڤێکی ترە یعنی چەندین مرۆڤی لە خۆیان دروست کردووە چەندین کەسایەتی لە خۆیان دروست کردووە کەسایەتێکی زۆر بەهرەمەندی لە خۆیان دروست کردووە بۆ چونکە ئەوانەی کە زۆرتری ئەخوێندنەوە زۆرتر ئەتوانن ببەخشن لە ڕووی بەخشینەوە زۆر ئەم کەسە یعنی هەرچەند کتێبت خوێند بێتەوە ئەوە نەتوانای بەخشینت زیاکە ئەو نەتوانای ئەوەی کە خەڵکانێکی دەوروبەر لێتەوە سوودمەند بن زیادکە طبعاً ئەمە لە ڕووی وشەکانەوە کە دەریابڕی هەم لە ڕووی کردار و خوڕەوشتی مرۆڤەکەشەوە کە هەڵسوکەوتی پێەکە طبعاً ئەگەر مرۆڤێکی خوێنەر بێنی بە هەڵسوکەوتیا دیارە کە ئەمە کەسێکی زۆر خوێنەرە بە وشانشی کە دەریابڕێ پیا دیارە کە کەسێکی زۆر خوێنەرە کەواتە لە هەردوو ڕۆکەوە ئەو کەساتێت بۆ دەرکەوت کە هەم ڕەوشتی و هەم وشەکانیشی کە دەریابڕێ طبعاً خوێندنەوە ئەو مرۆڤانی کە زۆرترین کاتیان بە خوێندنەوە بەسەرەبن طبعاً ئەمانە ئەگەر بڕۆی سەری تەمەنی ئەمانە بکەی سەرەکەی تەمەنیان زۆر پڕ بەرەکەتترە ینی بەرەکەت زۆرە لە تەمەنیانە هەمیشە فریشتی زۆرترەکەون یعنی فریا ئیشی زیاترەکەون ئەو کەسانی کە بەردەوام خوێندنەوە سەرەکەی جیاوازەکان لەگەڵ خەڵکی ترە ئەوەیە کە خەڵکی ترە لە فریا ناکەون فریای ئیش و کارم ناکەم بەڵام ئەم سەرەکەی بەرەکەتێک زیاتر هەیە لە ژیانیە فریای زۆرێک لە ئیشەکانی شەکەت و بەردەوامیش ئەخوێنێتەوە بۆیە کاتێک کە سەری پیاوە گەورە مەزنەکانەکەین بە درێژایی مێژوو سێرەکەین یەکێک لە نقاتی تەمەیوزیان بڵین خاڵی جاکەرەوەیان ئەویشەوەی خوێنەرێکی بەردەوام بوون هەمیشە خوێندویانەتەوە بۆیە یعنی
کاتێک کە قسەشیان کردووەوە چ کەمتری قسەیان کرد بێ بەڵام قسەکانیان پڕ بایەختترین قسە بوو بێ ڕاستە ئەمە هەمیشە نەتیجەی چیە نەتیجەی خوێندنەوەی بەردەوامیانە بۆی خوێنەوەی کێکەلەوانی کە بێ بکرێ بە کولتور لە کۆمەلگای ینی بەردەوام ینی مناڵان ڕابێنین لەسەر خوێندنەوە شیرینی کەین لایەن خوێندنەوە حتا ئەنجی زۆر جاروا بکەین مناڵان برێ بەرین بۆ کتێبخانە بۆی گرنگی و بەهای خوێندنەوەیان لە مناڵیەوە تیا بچێنرێت چونکە خوێنەوە بەڕاستی ینی تا بخوێنیتەوە بەهاکانی ژیانت زیاتر لا ڕوونە بێتەوە زیاتر چێژ و تام لە ژیانی خۆتە بینی زۆر باشە تریفەخان پێم خۆشە لەبارەی زیانەکانی بە هەدەردانی کات و بە فیرۆدانی کاتەوە قسەم بۆ بکەی بزانم کاتێ ئێمە کاتەکانمان بەشتی پرۆپوچ بەشتی باش بەسەر دەبین چه زیانێک بە خۆمان بە کەسایەتیمان بە داهاتوومان بەو ئامانجەی کە هەمانە یان بە کۆمەڵگەکەمان ئەگەینی بەڵێ طبعاً زیانەکانی زۆرە طبعاً یەکەم زیان لە خودی خۆتەگەنی لە تەمەنی خۆتەگەنی لە ژیانی خۆتەگەنی چکە کە کاتێکسانە بە تەمەنتەوە بەڵام ئێمە ڕاهێنانێکمان هەیە بۆ نمونە ئەگەر تۆ بێنیتە بەرچاوی خۆت 5 ساڵی تر ینی سە ساڵی 2010 بەڵێ خۆت بێنەرە بەرچاوی خۆت لە ساڵی 2023 ئەگەر بۆ ماوەیەک چاو داخیت و خۆت بێنیتە بەرچاوی خۆت کە لە ساڵی 2023 5 ساڵ تێپەڕیەوە بە ژیانی بەسەر ژیانی توە بەڵام ئەم 5 ساڵە لە ڕووی مادی و هەر عینەن خۆتی هیچ فەرقێکت نەکردەوە بەرەو باشی نەڕۆشتووی لە ڕووی خوێندنەوە هەروکو خۆتی تا ئێستا ئاستەیت هیچ گۆڕانکاریێک لە ژیانی تۆ ڕووی نەیەوە لە ڕووی پیشەکەتەوە لە ڕووی کەسایەتیتەوە لە ڕووی خێزانیەوە لە هەموو ڕۆکانی ژیانتەوە سێرەکەی هەروکو ئێستای خۆت بی کاتێک کە چاوەکەیتەوە ئاگ باوکە 5 ساڵی تر من هەر عینەن ئێستای خۆم بم هیچ گۆڕانکاریێک لە ژیانی منە ڕووی نەیە بێ تەمان زۆر ناخۆشە زۆر ئەی ئەگەر پێچەوانەکەی بکەیت 5 ساڵی تر بێنەرە بەرچاوی خۆت ساڵی 2023 تۆ لە ڕووی پیشەکەتەوە زۆر بەرەو پێشچوویت لە ڕووی کەسایەتیتەوە لە ڕووی داراییتەوە لە ڕووی تەندروستیتەوە لە ڕووی خێزانیەوە لە هەموو ڕۆکانی ژیانتەوە ژیانی تۆ زۆر بەرەو پێش ڕۆشتووە گۆڕانکاریێکی زۆر گەورە بەسەر ژیانی توێ هاتووە کاتی ئەم جاریان چاوەکەیتەوە زۆر دڵت خۆشە بۆ چونکە هەستەکەی بەرهەمێکی زۆرت هەبووە لە ماوەی ئەو 5 ساڵەیە کە تێپەڕێ بە تەمەنتا طبعاً ئەم بوونی ئەم جیاوازیە لە بینی هەردوو ڕاهێنانەکەیە چییە کاتە ئەم کاتە هەر ئەڕوا 5 ساڵەکەی تەمەنت ئەڕوا ساڵە بێ بە ساڵی 2023 بەڵام کێ ئەگاتە ئەوەی کە لە ڕاهێنانی دوو هەمابینی هەلا هەموو شتێکە گۆڕانکاری کردووە ئەوەی کەزانی ئەم کاتەوەکو سەرمایەکی گەورەیە لە ژیانیە ئەم کاتانەی کات ینی بڵین چرکە بە چرکەی ژیانی سوودی لێوەرگرت کاتێک کە بینێ ژیانی زۆر بەرەو پێشڕۆی ئەمەی تریان سێرەکە زەرێکی زۆر گەورەیە لە ژیانی خۆی چکە هیچ گۆڕانکاریێک لە ژیانیان دروست نەبوو ژیانی هەروەکو خۆیەتی ناچار سێرەکە ئەبۆڵێنێ بێتاقەتە بێ گلەی لە شانسی خۆیەکە گلەی لە بەختی خۆیەکە کاڵێ ژیانی من هیچ بەرەو پێش ناڕۆ هەروەکو خۆیەتی طبعاً هەموو مرۆڤ حەزەکە گۆڕانکاریەک دائیمەن لە ژیانیا دروست بێت چکە مرۆڤ عاشقی گۆڕانکاریە هەمیشە هەستەکەی ینی ئەگەر لە ڕووی زانستی و زۆر باش بێ حەزەکەی لە ڕووی داراییەکەشەوە بەرەو پێش بڕێ ئەگەر لە ڕووی داراییەوە باش بێ حەزەکەی لە ڕووی پیشەکەتەوە بەرەو پێش بڕێ لە ڕووی پیشەوە باش بێ حەزەکەی لە ڕووی خێزانی و گۆڕانکاریەک بەسەر ژیانی توێ بێ ینی هەمیشە حەزەکەی گۆڕانکاری هەبێ لە ژیانتە چونکە ئەگەر گۆڕانکاری نەبێ لە ژیانتە ژیانی مرۆڤ هیچ تامێکی نییە کاتێک کە تامێکی نابێت ئەو کاتت بێتاقەتە بی لە ژیان هەستەکەی ژیان مانایەک نابەخشێ بەتۆ کاتێک کە ژیان بەرەو ڕۆتین چوو مانایەکی نەبەخشی ئەویش هۆکارەکەی چی هۆکارەکەی نەتوانی کاتەکانت بەرهەم بێنی بەڵام کاتێک کە تۆ بەرنامە هەبێ لە ژیانتە و کاتەکانت بەرهەمەهێنی ڕۆژ بە ڕۆژ ژیانت تامێک و لەزەتێکی تری پێبەخشرێ ڕۆژ بە ڕۆژ ژیانت لە تازەگەری و نوێگەریە ئەبێ ئەو کاتە هەست بە بوونی کات ناکەی کاتێکە تێپەڕێ بۆ چونکە تۆ هەموویت ئیستیسمار کرد و بەرهەمت هێنا بۆیە کاتێک کە کات بە فیڕۆئی گەورەترین زەرمەندکەیە خۆتیت دوای ئەوەی کە خۆت بی خۆشت بەشێکی لەم کۆمەلگایە دووهەم کەس کۆمەلگا گەورەترین زەرمەند دەبێ کە کۆمەلگاش زەرمەند بوو سێرەکەی هەموو تاکەکانی ناو کۆمەلگا تووشی ڕۆتینێکە بن لە ژیانیانە کە هەمیشە داڕوخاوە لە زۆر ڕۆ بەرەو پێش ناچێت کاتێک کە بەرەو پێش نەڕۆشت ئەو کاتە سێرەکەی ڕۆژ بە ڕۆژ بە دواکەوتوی و بەرەو دواوە ئەڕۆی بێتاقەتێکی زۆر دروستە بێت بۆ مرۆڤ بەڵێ تریفەخان لەبارەی گرنگی کات و پێگەی کادیان بە نەبایەخی کات بۆ ئێمە پێم خۆشە کۆتا قسە و سەرنجی جەنابەت ببیستم من شتێکم نەماوە لەبارەی کاتەوە ئەگەر جەنابەت شتێکت مابێت طبعاً ئێماڵین کات سەرمایە کاتێک کە کات سەرمایە بێ خۆی گەورە گرنگترین شتی پێبەخشیویت کە ئەویش تەمەنتە کاتێک کە خۆی گەورە گرنگترین شتی پێبەخشیون کە ئەویش تەمەنمانە حیفە ئەم تەمەنەمان لە هەندێک شتا بە فیڕۆ بەرین کە دوایی ینی کاتێک کە خۆی گەورە تەمەنی پێبەخشی خۆی گەورە محاسەبەش دەکات ڕاستە ینی ئێمە یەکەم پرسیارکە لە قیامەتە محاسەباکرین لەسەری ئەویش ئەوەیە ئەم تەمەنمان بەچیەوە بەسەر برد گەنجێتیمان تەمەنمان ئەمانە کاتێک کە تۆ پرسیارت لێگرێت لەسەر کاتەکانت بەچیەوە بەسەر برد
کاتێک خۆی گەورە پێبەخشیت کاتە مافی لێکۆڵینەوەشی هەیە لەسرت کە بۆ بەچیەوە بەسرت بر محاسبە شتەکە لەسەری بەچیەوە بەسرت برد بۆیە یعنی زۆر خۆشە کاتێک کە تۆ کە محاسبە کرای لە بەردەم خۆی گەورەیە بزانی کاتەکانت چۆن بەسەر بردووە چەند خۆشە ئەو کاتە بڵی کاتەکانم لە عیبادەتا بەسەر برد لە خوێندنەوەیە بەسەر برد لە کۆمەڵێک ئیشاکە بۆ خۆم و بۆ دەوروبەرەکەم خزمەتێکی زۆر گەورە بێ لەو شتانەیە بەسرم برد کە هەمیشە ژیان بەرەو پێشە بات لەو شتەیە بوو کە خزمەت بخۆم بۆ کۆمەلگا بکات کاتێک کە تۆ بەو شێوەیە بیرکەیتەوە کە ئەم تەمەنت پێبەخشراوە گرنگترین سەرمایەت پێبەخشراوە لەلایەن خوای گەورەوە کەواتە بە فێڕۆی مەیە یعنی زەرمەندترین کەس کاتێکە ژیانی خۆی بە فێڕۆیە ئەو کەسە خۆیەتی کەواتە مادەم بە پڕبایەخترین شتت لە ژیانە پێبەخشراوە نرخی بزانە نرخی چرکە ساتەکانی ژیانت بزانە دکتۆری برایم فەقی هەمیشە وشەیەکی هەیە کە لە کۆتایی محازارەکانی ئایڵەت ئەوی شەوەیەڵێ نرخی چرکە بە چرکەی ژیانت بزانە تەمەنت بزانە بە خۆشەویستیەوە بژی بە ئیمانەوە بژی بە هیوا و ئاواتەوە بژی نرخی ژیانت بزانە چونکە ئەم چرکە ساتانی ژیانت هەمووی لە ژیانی تۆ بە هەر کاتێ بێت تەواو بێت کە تەواو بوو ئەو کاتە ئیتر ژیانت هەمووی کۆتایی زۆر سپاس بۆ خاتووتری فەجەلال ڕاهێنەری گەشتپێدانی مرۆیی کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بووی زۆر سپاس دەستان خۆش بێت بینەرانی بەڕێز ئیمام حەسەن بەنایی دامەزرێنەری کۆمەڵی ئیخوان المسلمین بە ڕەحمەت بێ یاخوا ڕۆژێ لە نێو شوێن کەوتوان و قوتابیەکانیان فەرمووی ئیشێکی زۆر گرنگ و بە پەلەم هەیە دەمەوێت یەکێک لە ئێوە بۆم ڕاپەڕێنێت و بۆم ئەنجام بدە یەکێک لە شوێن کەوتووە بەڕێزەکانی فەرمووی وەڵا ئەی ئیمام من حسابم کردووە ڕۆژی حەوت ئیشی گرنگ و گەورەم هەیە و کۆلە ژیانی تەواو تەسە کردومەتەوە من ناتوانم ئەم ئیشەت بۆ بکەم یەکێکی دیکەیان گوتی من هیچ ئیشێکم نییە و بەتاڵ و وەتاڵ دەسوڕێمە و دەخۆم بۆیە ئیشەکە بە من بدەم ئیمام حەسەن بەنا بە ڕەحمەت بێ یاخوا زانی ئەو کەسەی کە حەوت ئیشەکەی هەیە دەتوانێت فەراخێک یان بۆونە کە لەبەرێ بۆ ڕاپەڕاندنی ئیشەکەی ئەمیش بکاتەوە بۆیە فەرمووی نەخێ من بەتاڵەی نادەم بۆیە دەیدەمە جەنابەت دەزانم کە ئیشەکەی منیش دەتوانی مەجالێکی بۆ بکەیتەوە ئیشەکەی منیش ڕاپەڕین بۆیە دای بەو کەسەی کە لە ڕۆژێکە حەوت ئیشی گرنگیە بووە هیشەکانیشی بۆ ئیمام حەسەن باس کرد کە بریتین لە پەروەردەکردنی منداڵەکانی و دەرزوتنەوە و پاشان خۆی لای مامۆستایەکی ئاینی دەرزە خوێن و پاشان کاروبارەکانی ئیخوان المسلمینیش ڕاپەڕێن ئومێد دەکەم کاتەکانمان بە شتی باش و بە سوود بەسەر بەرین و خوای گەورە بەهۆی کاتەکانمانەوە لە خۆمان ڕازی بکەین و کاتەکانمان بکەینە سەرمایەکی گرنگ بۆ ژیانمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بە خوای گەورە مێربانتان سپێرم خواتان دەگەم